سەمیرە کارزان و ڕێباز هاوسەرگیریان کرد لە کۆتاییدا ئەم دوو عاشقا بە یەک گەیشتن چۆن یەکیان ناسی لە چ ڕێگایەک یەکەم جار چۆن یەکیان بینی تەنها بە سێ جار یەکتر بینینیان بووم بە دەستگیران لە ئاهەنگەکەیان کەیان بانگەش کردبوو و لە ئاهەنگەکە چی ڕوویدا و چەندیان سەرف کردبوو ئەو دوو هونەرمەندە بۆچی لایڤ موزیکەکانیان گرانە تەواوی ڤیدیۆی ئاهەنگەکان و تەواوی زانیاریەکان لە کلیل میدیا. سڵاو لە کلیل میدیاوە دووبارە گەڕانەوە لاتان بە بابەتێکی زۆر جیاواز. پێشەوەی سێری ڤیدیۆکەمان بکەیت لایک و کۆمنت و شێرت بینەتێ وەرەوە سەبسکرایبی کەناڵەکەمان بکە و زانگۆڵەکەشدا بگرە بۆ ئەوەی توی خۆشەویست یەکەمی کەسبی بابەتەکانمان ببینێ وەروە سناپچاتەکەشمان ئاد بکە بە ناوی کلیل میدیا بۆ ئەوەی توی خۆشەویست ئاگاداری کار و چالاکی ڕۆژانەمادی واروها دەتوانین لە ڕێگای سناپچاتەوەش پەیوەندیمان پێوە بکەی. لە نوێترین دەرکەوتنی هەردوو هونەرمەندی لاو و گەنج سەمیرە کارزان و ڕێباز شەمامی بەجلی بووکێنی و بەجلی زاواییەوە دەرکەوتن ئەو دوو کەسایەتیە و هەمومان ئاگادارین ماوەیەکی باشە دەستگیراندارن ئەو دوو کەسایەتیە بەڵام ئێمە لە ئێستادا باسی ئەوە دەکەین چۆن یەکیان ناسی و ئاهەنگەکەیان چۆن بەسەر چوو و لە درێژەی بابەتەکە و سەری ڤیدیۆکەمان بکە بۆ ئەوی تەواوی ئاهەنگەکەی ئەو دوو کەسایەتیە ببینی. سەمیرە کارزان خەڵکی بۆکانە تەمەنی لە ئێستادا نزیکەی 22 بۆ 23 ساڵ دەبێتن واروەها ڕێباز شەمامیش خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستانە نزیکەی ساڵێک هاوکاری یەکتر بوون و لەگەڵ یەکتری کاریان دەکرد بەڵام هەرگیز یەکتریان نەبینی بوو لەبەرەوەی ڕێباز لە شاری شیراز دەژیات لە ڕۆژهەڵاتی کوردستان واروەها سەمیرە کارزانیش لە شاری بۆکان نیشتەجێیە بۆیە بۆ ماوەی ساڵێک لەگەڵ یەکتری هاوڕێ بوون دەتوانم بڵێم هەردووشیان هەستیان بۆ یەکتری هەبوو بەڵام سەرەتا ڕێباز داوای خۆشەویستی لێ کردووە ئەویش قایل بوو بەڵام چۆن یەکتریان بینی هەردووشیان بڕیاریاندا بچنە شاری مەهاباد باز لەوە دەکەن یەکتری بینینەکەیان تەنانەت لە 5 دەقەش کەمتر بوو تەنها فێس تو فێس یەکتریان بینی و دوای ئەوە ڕاستەوخۆ سەمیرە ڕوو دەکاتەوە شاری بۆکانەوە وەدای ئەوەش بازەوە دەکات بۆ جاری دووەم لەگەڵ دایکم چوومە ستۆدیۆکەی ڕێباز ئەلێندەر گۆرانیان تۆمار کردووە و دوای ئەوەش کە بۆ جاری سێیەم بۆ یەکتر بینینیان دوای ئەوەی بۆ جاری سێم یەکتریان بینیوە ئیشەکەیان قۆمان بوونە دەستگیرانداری یەکتری دوای ئەوە هەمومان دەیان بینین ئەو دوو کەسایەتی زۆربەی کار لەگەڵ یەکترینە لە بەرەوەی دەستگیرانداری یەکترینە واروها ئەو دوو کەسایەتە لە ئێستادا لە ناوهونەری کوردی ناوبانگێکی باشیان هەیە. سەمیرە کارزان یەکەمین دەرکەوتنی لە بواری هونەر بە گۆرانی دەستی پێ نەکرد تەنانەت دەتوانین بڵێن پێش ئەوەی گۆرانی بڵێتن ئەو خاتونەیە ئەکتەر بوو بەڵام دواتر دەستی بە گۆرانی گوتن کرد یەکەمین گۆرانیشی بە ناوی دکتۆر کە و گۆرانی ناوبانگێکی ئەگجار زۆری بە دوای خۆی داهێنا وای کرد ئەو خاتونە بە خەڵک بناسرێتن و واروها تەواوی خەڵک گوێبیستی گۆرانەکەی دەبوون لە بەرەوەی گۆرانێکی ناوبانگێکی باشی هەبوو واروها هەمووشمان دەزانین ڕێباز شەمامی ساڵانێکی دوور و درێژە لەو بوارە کار دەکاتن و وەتاوکو ئێستا چەندین گۆرانی بەهێزی هەبوو ئەوژە لای خەڵک ناسراو بووە بە تایبەتی ئەو گۆرانیان بە ناوی لەیلێ و مەزنون کە ماوەیەک پشت ئێستا بڵاویان کردەوە کە و گۆرانیەوە بۆ هەڵایەکی زۆر لە ناو سۆشیال میدیا نەکدانەوەیەکی زۆر باشی لێکەوتەوە و ئەو دوو کەسایەتیەمان بینی لە ڕێکۆتی 24 شەشی ساڵی 2022 شەو ئاهەنگەکەیان بۆ خۆیان و بۆ هاوڕێکانەوە دڵی هەموو لایەکیان خۆش کرد و ئاهەنگی هاوسەرگیریان ئەنجامدا و ئاهەنگەیە لە وڵاتی ئێران لە شاری ئورمیا بەڕێوە چوو و شەو ئاهەنگێکی خۆش بوو هەوا ئاهەنگەکە تایبەت بوو بە خێزانەکانیان و کەسە تایبەتیەکان و کەسە بەناوبانگەکانی سۆشیال میدیا یاخود هونەرمەندان هیچ کامێکمان لە ئاهەنگەکەیان نەبینی تەنها خێزانەکانی خۆیان لەو ئاهەنگەیە بەردەوام بوو تەنها ئەو کەسێک کە بەناوبانگ بوو کە خەڵک باشی ناسی هونەرمەند عەزیز وەیسی لە ئاهەنگەکەیان بەشداری کردووە ئەویش گۆرانی دەگۆت وەروە ئەو دوو کەسایەتیە لە ئێستادا بوونەتە هاوسەری یەکتری و لە ئێستادا
ژیانێکی خۆش بۆ هەموو لایەک دەخوازین و هیوادارین هەر کوڕ و کچێک خۆشەویستی یەکترن نەتیجەکەیان وەکو سەمیرە کارزان و ڕێباش شەمامی بێتن بۆ پرسیاری ئەوە دەکەن بۆچی ئەو دوو هونەرمەندەیە لە لایڤ مۆزیکەکان نرخیان زۆر گرانە هەر کاتێک ناودی ئەو دوو کەسایەتیە دێتن بڕەپارەیەکی زۆر داوا دەکەن لە شەوە ئاهەنگەکان هۆکاری ئەوەش ڕێباش شەمامی دەڵێتن لەبەر ئەوەی ئێمە خۆمان گرانین بۆیە نرخی ئاهەنگەکانیشمان ئاوا گرانە و ڕێباش شەمامی هەمومان دەزانین نزیکەی 2 ساڵە لە گۆرانی گوتن خاو بۆ تۆ دەتوانین بڵێن کەمتر گۆرانی دەردێنێت لە ساڵانی پێشووتر بازەوە دەکاتن کە برایە خۆشەویستەکەی لە دەستداوە ئەو بۆ هۆکارێکی سەرەکی کە لە هونەر دوورکەوێتەوە و دوای ئەوەش کێشەیەک لە قوڕگی دروست دەبێتن ناتوانین پەرە بە هونەر بدا پەیمانی ئەو بە عاشقانی دەنجی خۆی دەداتن دەڵێ ئیشاڵڵا بۆ نزیکانە دەگەڕێمەوە و بازەوە دەکەن لەوە تای ڕێباش شەمامی سەمیرە کارزانی ناسیوە هیچ کارێکی بۆ هیچ خانمە هونەرمەندێک نەکردو لە بواری هونەردا ئەماش بۆتە جێگای گومان ئایا سەمیرە کارزان نایهێڵێتن بۆ خانمی تر گۆرانی دروست بکاتن و ڕێباش شەمامی بازەوە دەکاتن هیچ شتێکی ئاوا لە ئارادانیا بەڵام پێم باشە بۆ خانمێک ئیش بکەم کە سەوتی زۆر باش بێتن و دەڵێتن لەم نزیکانەشدا بۆ خانمێک کە سەوتی زۆر باشە گۆرانی دروست دەکەم و دەتوانم بڵێم دروستیشم کردو و لە ماوەیەکی نێزیک گۆرانەکەی بڵاو دەکەینەوە بۆیە پێویستە ئەو هونەرمەندێک کە لەلای من ئیش دەکاتن کوالێتێکی باش بێتن و تێچووی ئاهەنگەکەی ئەو زۆرە ئاهەنگەیە لە باشیر و کوردستان دەتوانین بڵێن نزیکەی 2 دەفتەر بۆ 2.5 دۆلاری دەبێتن بەڵام هەمووان دەزانین لە وڵاتی ئێران نرخەکەی تۆزێک هەرزانترە بەڵام ئەو هەرزانیەش نییە کە ئێوە بیری لێ دەکەنەوە ئەو جۆرە ئاهەنگانە لە وڵاتی ئێرانیش نزیکەی دەفتەرە پونێوێک و دەتوانین بڵێن ئەلەوێن دەرێژ 2 دەفتەری تێدەچێتن شتێکی زۆر کەم فەرقی هەیە لەگەڵ باشووری کوردستان و هیوادارین ئەو دوو کەسایەتیە هەموو تەمەنیان هەموو ژیانیان ژیانێکی خۆش بەڕێ بکەن و ژیانێکی شادی و خۆشی هیوادارین هەموو لایەک دڵخۆش و سەرفراز بێتن و بەردەوام بێتن و لە ژیانی و بە ئاواتەکانی بگاتن زۆر سپاس بۆ سەرکردنیتەوە ڤیدیۆکەمان و پێتان خۆشە ئەم جارە لەسەر چ کەسایەتێکی تری بە ناوبانجی کوردستان یاخۆ لەسەر چ بابەتێک ڤیدیۆ دروست بکەین بۆمان لە کۆمنت بنووسن واروها لایک و کۆمنت و شێر بین نەچێ و سەبسکرایبی کەناڵەکەمان بکەن و زانگۆڵەکەشدا بگرن بۆ ئەوەی تۆی خۆشەویست یەکەمی کەسبی بابەتەکانمان ببینی و سناپچاتەکەشمان ئاد بکە بە ناوی کلیل میدیا بۆ ئەوەی تۆی خۆشەویست ئاگاداری کار و چالاکی ڕۆژانەما بی واروها دەتوانین لە ڕێگای سناپچاتەوەش پەیوەندیمان پێوە بکەیت ئێمەش ڕاستەوخۆ وەڵامتان دەدەینەوە هەموو کاتێک باشترینەکان لا کلیل میدیا